خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکەماندا پاس لە چۆنێتی مامەڵەکردن و تێگەیشتن لە زمانی جەستەی کەسی بەرامبەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سێوین عەلی مامۆستای زانکۆ و ڕاهێنەری پەرەپێدانی مرۆیی کە بێگومان ئەم بابەتەش بابەتێکی زۆر گرنگە. دکتۆر سێوین لە ستودیۆکانمان لە شاری هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵماندایە. دکتۆر سڵاوی خوات لەبێت بەیانیت باش. دەمەوێت یەکسەر بچینە ناو بابەتەکەوە. زمانی جەستە چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کەناڵی پێیام. بەنسبەت زمانی جەستە ئامرازێکە لە ئامرازەکانی پەیوەندیکردن کە ئامرازێکی نازارە چییە و لە کاتی هەندێک جار هەیە لەگەڵ قسەکردن بەکاری دێنین، هەندێک جاریش هەیە بەبێ قسەکردن بەکاری دێنین. ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە گەیاندن و تعبیرکردن لە هەست و سۆز و میزاجمان. و کاتێک کە دەڵێن زمانی جەستە ئەو شتانە دەگریتەوە، دەربڕینی ڕوخسار و هەروەها شێوازەکانی تەمەشاکردن و جوڵەی شان و سەر و دەست و قاچەکان و شێوازی دانیشتن و هەروەها شێوازی ڕاوەستان و هەروەها دووری نێوان کەسەکان. بەڵێ دکتۆرە، کەواتە توانین بڵین جگە لەوەی کە خوای پەروەردگار لە هەموو مرۆڤێکە ئەم زمانەی کە قسەی پێەکەین و تامی خواردنەکانی پێەکەین، جگە لەمە هەر ئەندامێکی دیکەی ئێمە واتە دەم و چاومان، برۆمان، دەستمان، قاچمان، شانەکانمان، هەر یەکێک لەمانە زمانێکی تایبەت بەخۆی هەیە و کەسی بەرامبەر لە ڕێگەی ئەم زمانە شاراوەیەوە کە لە نێو ئەندامەکانی تۆیە هەیە ئەتوانێت تۆ بخوێنێتەوە لە تۆ تێبگات؟ بەڵێ بە دڵنیاییەوە بەکارهێنانی بە تایبەتی بە دەرەجەی یەک دەتوانین ڕوخسارمان بە شێوازێکی ڕاستە و خۆتعبیر لە ناخمان دەکا. لەوانەیە ئەمە بە قسە نەتوانین دەرببڕی هەندێک شتە هەیە، حاڵەتی نەفسیمان یان میزاجیمان یان هەندێک کێشە هەیە، بارودۆخی ناخۆشەیە، نەخوازراو هەیە، ناتوانین بە قسە تعبیر بکەین، بەڵام ڕوومان بە جوانی دەتوانی تعبیر بکە لەسەر ئەو جۆرە حاڵەتە. و هەروەها وەکو گوتمان شێوازی تەمەشاکردنە، هەندێک جار هەیە جوڵەی دەستە کە لە هەندێک حاڵەت تعبیر یعنی کە بە شێوازێک دەیجوڵێنین تعبیر لە متمانە بەخۆبوون دەکە، هەندێک جار هەیە تعبیر لە قەلەقی و تەوەتورمان دەکاتن. فهەر یەک ئەگەر خاصەتەن کەسی بەرامبەر بتوانی بە جوانی و بە وردی تێبینی ئەو جوڵانە بکە، زۆر باش دەتوانی لە پەیامی کەسی بەرامبەر بگا، هەتا ئەگەر پەیامەکەش بە قسە نەتوانی بە جوانی و بە ڕێکوپێکی بگەینی. بەڵێ کاتە دکتۆرە، ئەم بابەتە زمانی جەستە گرنگیەکەی چییە؟ بەڵێ بەگوێرەی توێژینەوەیەکی ئەمریکی کە کراوە، دەڵێ کاتێک کە ئەمە ڕوو بە ڕوو پەیوەندی دەکەین، تەنها وشەکان، ڕۆڵی وشەکان و کاریگەریان لە ١٠٧ لە ١٠٧ زۆر کەمە. ئەوەی دیکە ١٥٥ ڕۆڵی و کاریگەری زمانی جەستەیە. لۆیە هەر کاتێک کە دەبینین کە زمانی جەستە جیابوو لەگەڵ زمانی قسەکردنمان، خەڵک باوەڕ بە زمانی جەستە دەکەن. کەوا بوو یەکەم شت کە گرنگی هەیە ئەوەیە جێی متمانەیە. زمانی جەستە درۆ ناکاتن، ڕاستگۆیە، خەڵکیش متمانەی بە زمانی جەستە هەیە زیاتر لە وشەکانمان. و زمانی جەستە یارمەتی دەرە لەوەی کە بتوانین پەیامەکەمان بە ڕێکوپێکی بگەینین. یعنی هەندێک جار هەیە لە زمانی عەرەبی ئەوەکێ بەیتە شعرەکەی دەڵێ تعطلت لغة الكلام بيننا فحدثت عيناي في لغة الهوى عيناك. دەڵێ نەمانتوانی بە زمان قسە بکەین، بەڵام وەی لێ هات بە چاوەکان قسەمان دەکرد. کەوا بوو ڕۆڵێکی گرنگی هەیە لە پاڵ وشەکان کە یعنی
یعنی ڕۆڵی زۆر زیاترە لە وشەکان بەڕاستی و ئەگەر کەسی بەرامبەر بە جوانی بتوانی تێبینی ئەو شتانە بکە و بە جوانی گوێ بگری نەک هەلە وشەکان بەڵکو گوێگرتنی چالاک ئەوەیە کە بتوانی گوێ لە زمانی جەستەی کەسەکە بگری بۆ ئەوەی هەستەکەت بگاتێ هەستەکە نەقلبی لە بۆ کەسی بەرامبەر کەوا بوو ڕۆڵێکی گرنگی هەیە لە گەیاندنی هەست و سۆزی بەرامبەر و لە لێک تێگەیشتن. زۆر باشە دکتۆرە کەواتە هەموو کەس ئەتوانێت لە زمانی جەستەی بەرامبەرەکەی تێبگا ئەمە پرسیاری دووەم هەر تایبەت بەم بابەتە ئەگەر کەسێک ئەم زانستەی نەبێ ئەم لە زمانی جەستەی بەرامبەری تێنەگا چۆن هەوڵ بدات لە زمانی جەستەی بەرامبەرەکەی لە کاتی گفتوگۆ و ئاخاوتن و بەریەککەوتن و قسەکردن و تعاملاتی ڕۆژانەیە بتوانێت لە زمانی جەستەی بەرامبەرەکەیەوە تێبگا بەرامبەرەکەی ڕاستەکە ناڕاستەکە و ئەوێت چ پەیامێک بگەێنێت. بەڵێ بەنسبەت مەسەلەی فێربوون لە زمانی جەستا و شارەزابوون لە زمانی جەستا زیاتر پێویستی بە تێکەڵاوبوونە لەگەڵ خەڵک گوێگرتن بە چالاکانە لە کەسی بەرامبەر ڕەچاوکردن و وردبین بوون لە جوڵەی دەست و سەر و وەکو گوتمان ئەو زمانی جەستەی و ڕوخساری و شێوازی تەمەشاکردنی کاتێک کە ورد دەبینەوە ئەوە دەتوانین بە باشتر شارەزابین لە کەسی بەرامبەر و هەروەها بەگشتی لە کەسانی دیکەش چونکە دەتوانین بڵێین زمانی جەستا هەتا حەدێکی زۆر زمانێکی عالەمیە یعنی خەڵکەکان کاتێک کە تعبیر لە دڵخۆشیان دەکەن یان ڕووخۆشی دەتوانین بڵێن ئەوە هەر زمانێکی لە ناو هەموو کەلتورەکان وەکیەکە و هەروەها ڕووگرژیە ئەوە هەر هەمان شتە کە بەڕوومان تعبیر دەکەین ئەوانە هەمووی دەتواندرێت لە ڕێگای چاودێریکردنی کەسی بەرامبەر و تێبینیکردنی و شتێکی دیکە هەیە کاتێک کە قسە دەکەین زۆر گرنگە ئەمە تەنها تەرکیزمان لەسەر خۆمان نەبی تەرکیزمان لەسەر بەرامبەرمان بی یەکێک لەو شتانەی کەوامان لێ دەکات زمانی جەستەی کەسی بەرامبەر بە جوانی نەخوێنینەوە ئەوەیە کە ئەمە زۆر تەرکیزمان لەسەر خۆمانە تەرکیزمان لەسەر ئەو قسانەیە کە دەمانەوێت بیکەین ئەو جاری وایە ئەتو هەر ئەو قسەی دەکەی تێبینی ئەوە نەکردیە کەسی بەرامبەرت کە بێتاقەت بووە بێزار بووە لەبەرەوەی تەرکیزت لەسەر خۆت بووە بۆیە زۆر گرنگە بۆ شارەزابوون لە زمانی جەستا تێبینی کەسی بەرامبەر بکەین. زۆر باشە کەواتە لەسەر ئەمەی ئێستا جەنابەت فەرموود جەنابەت مامۆستای زانکۆیت جەناب تو مامۆستایەکی ئاینی کە قسە بۆ خەڵکێکەکە لە وتاری هەینیە و تۆش کە لە با بڵین وانە بە قوتابیەکان تەڵێیتەوە ئێوە لە ڕووی زمانی جەستەوە پێویستە چۆن لە قوتابیەکانتان لە بەرامبەرەکانتان مامۆستا ئاینیەکە لە نوێژ خوێنەکانی ئەوەی کە دانیشتۆ گوێ لە وتارەکە یەگریان ئەوەی کە کۆڕێک سازەکات کۆرجێڕەکە چۆن بزانێت ینی بە چیا بزانێت کە خەڵکەکە بە تامەزرۆییەوە هێشتا گوێ لە قسەکانی یەگرن یا ئیتر تەواو و کۆڵێ کۆتایی هاتوو پەیامەکە گەیشتۆ ئیتر خەڵک بێزارە بێت تا چەند گرنگە ئەوانەی کە قسە بۆ خەڵکێکی دیکەکەن لە زمانی جەستە شارەزار بۆی بزانێ لە چ کاتێکە چی ئەکات لەگەڵ بەرامبەرەکانیانە. بەڵێ بەنسبەت زمانی جەستا چ لە بواری کەسیدا بێت یان لە بواری پیشەیی زۆر گرنگە ئەتوو تێبینی کەسی بەرامبەر بکەیت. خۆم جاری وایە لە قاعەی محازەرات کە تەمەشای قوتابیەکان دەکەم کە قوتابی تەرکیزی نەما دەهات تەمەشای سەعاتی کرد خۆی مەشغوڵ کرد بە هەندێک شتی دیکە ئەوە دەزانم تەرکیزی لەسەر قسەکانی من نمایە ئەوە گەیشتە ئەوەی حەدی ئەوەی کە بێزار بووە. ئەوەش طبعاً ئەو کاتەی چی دەکا یەک لەو شتانەی کەوا لە کەسی بەرامبەر دەکا بێتاقەت بی بێزار بی جاری وا هەیە طبعاً بێجگەلەوەی کە بابەتەکەیە جاروەیە شێوازی قسەکردنە
بەڵام زمانی جەستەش واد لێ دەکا و لەگەڵ زمانی جەستە تۆنی دەنگ جاری وایە کە تۆنی دەنگت بە یەک شێواز ئەتو قسە دەکەی لەسەر یەک وەتیرەی قسەکانت دەڕوا ئەو چ مامۆستای زانکۆبی چ مامۆستای ئاینبی چ کەسێکی ئاسایی بی قسەت بۆ بکاتن وای لێ دێ کەسەکە بێتاقەت و بێزار دەبیتن تەرکیزی لەسەر قسەکانت نامینێ جا زۆر گرنگە یاریکردن بە تۆنی دەنگ یعنی بەگوێرەی قسەکە کە پێویست بوو تەوان یاریکردنێکی ئەوە نەبی تەکەلوفی تێدابی یاریکردنێکی طبیعی بیتن کە پێویستی کرد دەگت بەرزکەیەوە کە پێویستی کرد نزمیکەی هەندێک فەواسڵی بدەیە تەرکیز لەسەر هەندێک وشە بکەی یان لەسەر هەندێک بڕگە بکەی بۆ ئەوەی سەرنجی کەسی بەرامبەرت ڕابچێشی بەڵێ وار کاتێکیش هەستت کرد کە کەسی بەرامبەر خەریکە بێزاربی وا باشە کۆتایی بە بابەتەکەت بینی بەڵێ دکتۆرە باست لەوە کرد کە زمانی جەستە هیچ کات ناڕاستی ناڵێت و درۆ ناکات بۆی هەیە زمانی حەقیقی خۆمانەوەی قسەی پێەکەین درۆ بکەین بەڵام زمانی جەستە درۆ ناکات من ئەگەر نمونونەکە ئاوا بێن وانی جەنابەت کە لەگەڵ قوتابیەکان تایی کاتێک پرسیارێکیان لەکەیت کاتێک لەسەر بابەتی محازەڕەکە پرسیارێکیان لەکەی گفتوگویەکەن قوتابیەک کە جوابی جەناب تایاتەوە ئەوەی بە زمان ئەیڵێ لەگەڵ ئەوەی بەجەستە ئیڵێت تۆ چۆن لێکی ئەەکەیتەوە کە ئەمە بە فعلی ئەم قسانەیەکە قسەکان ناڕاستن ئەسڵەکە بابەتێکی دیکە ئەنی چونکە جەنابەت پێشتر فەرموود وتی زمانی جەستە درۆ ناکە دەمیشە ڕاستەڵێ بۆی بینەرێک ئێستا ینی بە عەمەلی بزانێ چۆن زمانی جەستە ینی ناڕاستی ناڵێ و چۆن بۆ نمونە جەنابەت جیایەکەیتەوە ئەو نیشانانە چین کە بەهۆی زمانی جەستەوە زانی کەسەکە لە ڕووی زمانی ئاخاوتنیەوە قسەکانی ڕاست نین بەڵێ تێبینی وەکو گوتم تێبینیکردنی حرەکەی کەسەکەی یەک لەو شتانە طبعاً حەز دەکەم ئەوەی ئاماژە پێ بکەم کە ناتوانین 100% هەر حرەکەیەک هەر شتێک کەسەکە کردی ئەمە 100% بڵێن ئەوە ناڕاستە یان درۆ دەکە یان فێڵ دەکە یان لەو جۆرە شتانە کاتێک کە یەکێک قسە لەگەڵ دەکاتن کاتێک بە متمانەوە قسە دەکاتن کە تەماشای ناو چاوت دەکاتن ئەوە زۆر بە کەمی تەوەقع دەکەی ئەو کەسە درۆ بکاتن بەڵام کاتێک کە کەسەکە خۆی دوور دەگری لەوەی کە تەماشای چاوت بکات تەماشا ئەولا دەکاتن ئەوە یەک لەو ئاماژانەیە کە تەوەقع دەکەم ئەو کەسە قسەکانی ڕاز نەبێ خاڵێکی دیکە هەیە یاریکردن یان خوراندنی لوتی ئەوە یەک لەو ئاماژانەیە کەوا دادەنێن کاتێک کە لوتی دەخورێنی وا تەوەقع دەکرێتن ئەو کەسە ڕاز نەکاتن بێجگەلەوەی هەندێک جاریشەیە ئەو کەسێک کە ڕاز ناکە هەوڵ دەداتن مەزدەریان سەرچاوەی شوێنەکەی کە ناڕاستی لێ دێتن بیشارێتەوە پیشانی نەدا زۆر جار هەیە دەبینی دەستەی لەسەر دەوی دادنەیان دەوی دەشاریتەوە ئەبەو شێوە ئەوانە هەندێک ئاماژەنە بەڵام لەگەڵ ئەوەش ناتوانین بڵێن هەر یەکێک بەو شێوەی تەسەڕوفی کرد ئەوە معنای ئەوەیە قسەکەی تەواو نییە و درۆ دەکاتن لەوانەیە هەندێک جار هەیە سەبەبی دیکەی هەبیتن ئەو کاتی لەوانەیە کەپووی بخورێ بەڵام ئەگەر دیتت چەند جارێک دووبارە بوونەوەی حرەکەکەی ئەوە ئاماژەیە لە بۆ ئەو شتێ وەکو ئەوەی کە کەسێکە قەلەقە تەوەتورە دەبینی زیاد لە حەدی خۆی دەستی دەجوولێنی زیاد لە حەدی خۆی مەسەلەن دەستی لە جلچی دەداتن ئەو جۆرە حرەکانە ئاماژەن کە مەسەلەن ئەو کەسە تعبیر لە قەلق و تەوەتوری دەکا وەک ئەوەی پێشتر باسپان کرد کە لەوانەیە ئاماژەبی لە بۆ ئەوەی کە قسەکانی ڕاست نینە. بەڵێ کەواتە دکتۆرە هەر کەسێ قسەی بۆ کردین و دەستی برد بۆ لوتی خورانی هەولێری وتنی کەپووی خوران یا دەستی بردەمی بەرەو دەمی و دەمی تۆزێک شاردەوە ئەو مانای وانە درۆمان لەگەڵەکانی خەڵک 100% تێنەکەوانە؟ بەڵێ ئاماژەم کردی وا بزانم
گوتم ئەوە هەندێک ئاماژەنە کە وا دادەنێن بەس مەرج نییە 100% تەواو بی مەرج نییە هەر کەسێک وای کرد مانای ئەوەی قسەکەی تەواو نییە باش بەڵام گرنگترین خاڵەوەی تەمەشاکردن وەکو گوتم یەکەم جار ئەوەی ئیشارەتم پێکرد کە شێوازی تەمەشاکردن کاتێک کە کەسێک ڕاستت پێناڵێ ناتوانی تەمەشای ناوچاوت بکە ئەوە هەندێکیش هەیە طبعاً هەندێک هەیە ئەوەندە ڕاهاتوون لەوەی کە قسەی ڕاست نەکەن زۆر بە ئاسایی تەمەشای ناوچاوت دەکەن و درۆشت لەگەڵ دەکەن ئەو زۆر ڕێقایمە دیارە دکتۆرە باست لەوە کرد یعنی لە زمانی جستەیە کاتێک فەیس تو فەیس ینی چاو لە چاوی کەسی بەرامبەرە بڕید یان بڕونە زەردەخەنەیەک لە ئەسنای قسەکانتایە ینی ئەمە ئەکرێ بەعام ئێمە بەکاری بێن من ئەمە نمونەیەک بۆ بەڕست بجێڕم و حەزەکەم لەسەر ئەمە کۆمنت دەبێت ئەکرێ شۆفێری تاکسیەک کاتێک ئافرەتێک سوارە بێ لەگەڵی چاو ببڕێتە چاوی و دەستکا بە پێکەنین و بە قسەکردن لەگەڵیا و بە جۆرە لە جۆرەکان ئایا ینی ئەمە گەل لە شوێنێکی کەیە گونجاو بێ لە مەقامێکی کەیە لە بینی دوو کەسی ترا ئەمە گونجاو بێ ئەکرێ ئەمە بۆ شۆفێری تەکسیەک لەگەڵ خانمێکە کە بۆ چەند خولەکێک لەگەڵ ئۆتۆمبیلەکەی سەرەکەوێ بە هەمان شێوە بڵێ وەڵام من ئەمەوێ لە تەوەری پێشتریشە باسمان کرد لە ڕووی ئەتەکێتەوە لە ڕووی زمانی جستەوە وابشان بم کە من سایقێکی چۆنەڵی شۆفێرێکی کراوەم و ڕووخۆشم کۆمنتی تۆ لەم بارەوە چی ینی چۆن ئێمە زمانی جستە لە کوێ بەکاربێنین دروستە ئاوە بەڵێ وەڵا خاڵێکی زۆر گرنگت باس کرد مەسەلەی کەلتور زۆر گرنگە ئەمە ڕەچاوی بکەین کاتێک کە زمانی جەستە بەکاردێنین بۆ ئەوەی بەرامبەرەکەمان بە خراپی لێکی نەداتەوە بە شێوازێکی باش لێمان تێبگاتن کاتێک کە بینی دوو ڕەگەزی جیاواز لەوانەیە هەندێک جار هەیە پێویست دەکاتن کە ئەمە ینی هەندێک قیەم و هەندێک شت هەیە کە لە کەلتورەکەمان باوە ڕەچاوی بکەین و هەندێکیش کە لە کەلتورمان ینی خوازراو نییە شتێکی مەقبول نییە وا باشترە نەیکەین بەڵام کاتێک کە ئەوەی جەنابەت باست کرد چاوبڕینە کەسەکە و پێکەنین جیاوازە لەگەڵ ڕووخۆشی و تەمەشاکردنێکی کورت چونکە تەمەشاکردن لەگەڵ تەمەشاکردن جیاوازە تەمەشاکردن چەند زۆرمان هەیە تەمەشاکردنی کورتمان هەیە تەمەشاکردنی درێژمان هەیە تەمەشاکردنی هاوسەنگمان هەیە کاتێک کە کەسێک کە دایناسی و بەرامبەری و قسەی لەگەڵ دەکەی و یعنی بەنسبەت شوفێری تاکسی شێوازەکە هەندێک لەوانەیە ناتوانانی ڕوبەڕووی کەسەکە ببیتەوە ئەو کەسێک کە لەگەڵی سوار بە و ئافرەتێک کە لەگەڵیتی ئاوردانەوەی طبعاً ئەوە شتێکی بەقبول نییە بۆیە تەمەشاکردن پێویست نییە لەوانەیە لەو دقەیە کە دێتە ژۆرێ بە خێراتنێکی دەکەی بەڕووەکی خۆش جیاوازە مەسلەی ئەمە ڕووخۆشی لەگەڵ پێکەنین و لەگەڵ گاڵتە و گەپکردن دەبی ئەو شتانە جیاوازی لێ بکەینەوە ڕووخۆشی لە هەموو کاتێکدا مەقبولە کەسێکی ڕووخۆش بە لەگەڵ هەموو جۆرە کەسێک لەگەڵ هەموو جۆرە ڕەگەزێک بە گوێرەی پێویست بە گوێرەی مووقف ئەو کەسەش خۆی بڕیار دەدا لەوانەیە ڕووخۆشی هەندێک ئافرەت جاری وا هەیە وا دەکاتن پیاوەکە بە هەڵە لێ تێبگا کەوا بوو زۆر گرنگە ئەمە ڕەچاوی ئەو جۆرە شتانە بکەین کاتێک کە ڕوومان خۆش دەبی کاتێک کە تەماشای کەسی بەرامبەر دەکەین تەماشاکردنێکی دوور و درێژ نەبی تەماشاکردنی دوور و درێژ لەوانەیە مەسێجی هەڵە بەرامبەرەکەمان دەدا یان ئەوەتە مەسەلەن ئەگەر پیاوێک بی بۆ ئافرەت لەوانەیە و ئافرەتە هەست بە نامورتاحی دەکاتن هەست زۆرە بە ئەوەی نائارامی دەکا و کاتێکی کە پیاوە لە بۆ پیاو کە بە دوور و درێژی تەماشای دەکا هەمان شت هەست بە نامورتاحی دەکاتن هەست بە جۆرە تەهدیدێک دەکا هەست دەکاتن تەماشاکردنێکی شەڕانگێزیە بۆیە زۆر گرنگە ئەمە ڕەچاوی کەلتور بکەین ڕەچاوی مووقیفەکە بکەین ڕەچاوی کەسی بەرامبەر بکەین کاتێک کە زمانی جەستە بەکاردێنین بەڵێ دکتۆرە با بۆ وەکو شتێکی خۆش بۆت باس بکەم بۆ جەنابیشت و بینەرانیش
برادرە گوتی لە مەجلیسێکی داواکردنی ئافرەتێ بووین تاوان ئەم برادرە لە عیدی ماڵی با بڵێن کچەکە بوو تی ماڵی زاوا هاتن و زاوەش دانیشت بوو قسەیە کرد و قسەی خۆشیە کرد و قسە لەسەر قسەی هێنا و ئەی برد و ینی مەجای کەسی نایە وتی باوکی کچەکە ئیسێکی کروەستا وتی وەرحاڵ ڕازی نەبوو و دانیشتە ڕازی نەبوو کچەکەی بنێ تی لیان پرسی بۆ ڕازی نەبوو کە پێشتر هەموو شتێ بڕاوەتەوە تیوتم وەڵڵاهی ئەمە ئاوە لە ئێستەوە ئەوەنە بڵێت و ئەوەنە قسە بکات و ئەوەنە بابەت بێنێ ئەمە دیارە کەسێکی زۆر چقاوەس و زۆر یعنی ئەوەیە ئەمە بەکەڵکی ئێمە و بەکەڵکی کچی من نایەتی دوایی لە کوڕەکەمان پرسی بۆ هات کردووە وڵاوی ویستومە بڵێن کوڕێکی ڕووخۆشە و قسەزانە و قساکە نەمزانیوە سەرمەخوا و ماڵم وێرانەکە جابێ وەک جەنابت فەرمووت ئێمە بزانین لەکوێیە زمانی جەستە بە دروستی بەکارێنی دکتۆرە تا چەند ضرورە لە کاتی مقابلەیە ئەم مقابلەیە بۆ کارێکە بۆ دامەزراندنێکە بۆ هەر بابەتێکی دیکەیە زمانی جەستەمان هاوکارمان بێ بووی کە ئێمە بتوانین لەم مقابلەیە لەم با بڵێن چاو پێکەوتنەیە سەرکەوتن بەدەست بێنین و بتوانین بەرامبەرمان قەناعەت پێ بکەین کە ئێمە بۆ ئەم ئیشە گونجاوین ئەمە تا چەند ضرورە لەم بابەتەیە بەڵێ وەکو گوتمان زمانی جەستە تعبیر لە کەسایەتیمان دەکات تعبیر لە میزاجمان دەکات لە هەست و سۆزمان دەکات پیشان دەدا هەتا چەند ئەمە قەلەقین چەند تەوەتورمان هەیە بۆیە زۆر گرنگە هەندێک شت هەیە ڕەچاوی بکەین یعنی هەندێک شارەزاییمان هەبی لە زمانی جەستە بێزگە لە شتی دیکە هەیە مەسەڵەن پەیوەندی بە جل و بەرگ و ئەوانە هەیە ئەوەش گرنگە مە ڕەچاوی بکەین بەڵام هەندێک شت کە تایبەتە بە زمانی جەستە ئەوەیە کاتێک کە دادەنیشین هەوڵ دەین دەستەکانمان قەپات نەکەین بەو شێوەیە ئەوە تعبیر لەوەی دەکاتن کە ئەمە متمانەمان بەخۆ نییە هەوڵ هەتا دەکرێتن دەستەکانت کراوە بیتن کاتێک کە دەستەکانت کراوەیە وابشان دەدەی لۆ کەسی بەرامبەر مەسێژی لۆ دەنێری کە ئەتوو متمانەت بەخۆت هەیە هەوڵدا یاری بە شتەکان مەکە مەسەلەن کلیلێکت لە دەستە سویزی سیارەت لە دەستە یاریکردن بە سویزی سیارەی بە قەڵام بەو شتانە وابشان دەدا کە ئەتوو کەسێکی متەوەتری کەسێکی قەلەقی و هەروەها هەوڵدا کە دەستەکانت یان تەمەشاکردنت ئەفوان کاتێک کە تەمەشای کەسی بەرامبەر دەکەی هەوڵدا تەمەشاکردنێکی وەکو گوتمان هاوسەنگ بیتن نە بە تەواوی چاو لە چاوی بنێ یعنی چاوت لا نەبەی قەیدی ناکە ئەتوو دەبی ڕەچاویەوەی بکەی کەسی بەرامبەر قسە دەکاتن تەمەشای دەکەی مشکلە نییە بەس کاتێکی دیکە هەوڵدە جار و بار چاوت لاب بە هاوسەنگ بەدە تەمەشاکردن قسەکردن کاتێک کە قسە دەکەی بە تۆنێکی وابیتی کە متمانەت بە خۆت هەیە بە دەنجێکی زۆر نزم قسە بکەی پیشان دەدا کە ئەتوو متمانەت بە خۆت نییە لەوانەیە مەسێژێکی نێگەتیڤ یان سەلبی لۆ کەسی بەرامبەر بگەینی کە ئەتوو کەسێکی متمانەت بە خۆت نییە چۆن ئەو دەتوانی متمانەت پێ بکاتن و لەو کارە وەربگری. بەڵێ دکتۆرە خاڵێکی دیکە هەیە حەز دەکەم ڕەچاو بکەم یان ئەوەتە ئاماژەی پێ بکەم ئەویش زەردەخەنە و ڕووخۆشیە و ڕووگەشیە ڕووگەشی بەگشتی زۆر زۆر گرنگە لە هەر شوێنێک بی لە هەر جێیەک مامەڵە بکەی لە هەر ئیشێک بی گرنگە ئەتوو ڕووخۆش بی و زەردەخەنەکەت مستەناع نەبی یعنی مستەناع چۆن یعنی دروست کراو نەبیتن کاتێک کە زەردەخەنە تەنها لێوەکانمان دەگریتەوە ئەوە وا دیارە کە ئەمە دروست کراوە بە طبیعی نییە بەڵام زەردەخەنەی طبیعی ئەوەیە هەموو ڕوود دەگریتەوە چاوەکانت دەگریتەوە کەسێکی ڕووگەشی و هەروەها پێزگەلەوەی کە پێویستە ئەتوش ڕەچاوی زمانی جەستەی کەسی بەرامبەریش بکەی بۆ ئەوەی قسەکان و مەسێجەکەی ئەو کەسەی بەرامبەریان کە مقابلت دەکا بە جوانی پێت بگات. دکتۆرە باسی تووڕەبوونەکەت کرد ئەوەی زۆر جارها بیستین لە ناو خەڵکیاڵێ کە تووڕەژەوی ڕوود خۆش بێ بەڕاست ئەمە لە زمانی جەستەیە جێ بێتەوە ئینسان تووڕەش بێ و ڕۆشی خۆش بێ. وەڵاهی ئەوە هەندێک زەحمەتە
هەندێک جار هەیە ڕووخۆشی لۆ گوتمان یعنی ئینسان ڕووخۆشی ڕاستە تعبیر لە ئەوەی دەکاتن ناخمان دەکاتن بەڵام هەندێک جار هەیە کە ناخمان تووڕەیە زۆر زەحمەتە ڕووخۆشی پیشاندەین بە تایبەتی لەگەڵ کەسە نزیکەکان لەوانەیە لەگەڵ کەسی مەسەلەن ئەمن مامۆستامە دەچم تووڕەمە لە شتێک لەوانەیە هەوڵ دەدەم پێشەوەی بچمە قاعەکە ئەو تووڕەیەم لا ببەم یان بیر لەو شتەی نەکەمەوە کە تووڕەی کردوم تەرکیزم لەسەر ئەوە دەبێتن کە ڕووم خۆشکەم لە بیربردنەوەی تووڕەیەکەم بەو شێوازەی دەتوانم بەڵام من ناتوانم هەر ناخم تووڕە بیتن و مێشکم بیر لەو شتانە بکاتەوە و لەگەڵ کەسی بەرامبەریش ڕووم خۆش بیتن. بەڵێ دکتۆرە لە با بڵین پەیوەندیە سیاسیەکانە تا چەند زمانی جەستە ڕۆڵی هەیە ینی لە کاتی کە با بڵین دوو لایەن سەردانی یەکتیەکەن کاتێک کە کەسێکی سیاسی لە کەناڵێکە مقابلە ئەکرێ لە کاتی گفتوگۆ و حیوارێکی سیاسیە بەعام لە بابەت سیاسیەکانە لە کۆبوونەوە و دیدارە سیاسیەکانە تا چەند زمانی جەستە ڕۆڵی خۆی بینێت. زمانی جەستە وەکو گوتمان زۆر زیاتر دەدوێ لە قسەکانمان و زۆر جاریش هەیە خەڵکەکە یان ئەوەتە بڵێن ئەوانەی راپۆرت دروست دەکەن نازانن لەو کۆبوونەوەیە لەو دانیشتنە چی گوتراوە بەڵام کاتێک کە ڤیدیۆی ئەو کۆبوونەوەیە لە کاتی کۆبوونەوەیەکە یان دوای کۆبوونەوەکەیە پیشان دەدەن زۆر جار هەیە ئەوانەی بە تایبەتی تەحلیل و تەحلیلی سیاسییان زمانی جەستە دەکەن دەتوانن سوود لە حرەکاتەکان لە تعبیری دەموچاوی کەسەکان لە شێوازی دانیشتنیان یعنی ئەگەر تێبینی بکەین جاری وا هەیە ئەگەر دوو ڕئیس دابنیشن بە یەکەوە دوو سەرۆک دەوڵەت ناکرێت سەرۆک دەوڵەتێک قاچی لەسەر قاچ دابنێ ئەوی دیکە قاچی لەسەر قاچ دانەنێ ئەو کات ئەگەر وانە کاتن وەکو شتێکی نێگەتیڤ بەسەریدا دەشتێتەوە ڕوویان شێوازی قسەکردنیان یعنی بەڕاستی جاری وا هەیە هەر بەو دوایەی لە یەک لە بەرنامەکان بینیم چۆن ڕئیسی ئەمریکا وابزانم ڕۆناڵد ڕێگن بووە وەختی خۆی چۆن دەستی لە پشتی مەلیکە ئیزابێتیدایە کە ئەوە یەک لە شتەکانە کە زۆر بە نێگەتیڤ لێک دراوە لایەکی طبعاً لایانی نێگەتیڤی هەیە کە ئەویش وەکو شاژن ئەو شتە ناکرێ بەرامبەر شایەکان شابی یان شاژن بی ئەوە شتەکە مەقبول نییە وەکو ئەتەکێتی مەلەکی بەڵام لەلایەکی پیشانیدا کە لێکیان داوە پەیوەندیەکەی چەند دۆستانە بووە لەگەڵ ئەو شاژنەی تەنها بەو حرەکەیە بەو دەست لێدانە خەفیفەی زۆر باشە دکتۆرە کەم ینی کاتی پرۆگرامەکە و تەوەرەکە بەرەو کۆتایی ڕوا دەمەوێت بە خێرایی باس هەچەنە باست لە چەند ئاماژەیە کرد بەڵام ئەوانەی زۆر گرنگن زۆر زەڕورن بینەر و بیسەری ئێمە ێستا بزانێت حەزەکەم چەند ئاماژەیەک جەنابەت ڕوونی بکەیتەوە بڵێ ئەم ئاماژەیە تعبیر لەواکە ئەم ئاماژەیە تعبیر لەواکە ئەگەر هەندێک ئاماژە ینی بۆ ئێمە باس بکەی سوپاس دەکەین. وەکو گوتمان پێشەوەی ئاماژەی هیچ شتێک بکەم حەز دەکەم ئەوەی بڵێم ئەمن ئێستا ئەگەر ئەو شتانە دەڵێم مانای ئەوە نییە کە 100% ئەوانە دقیقە لەبەرەوەی هەر هەموو توێژینەوەکان دەڵێن لەوانەیە تعبیر لەوەی بکەیان زۆربەی جار تعبیر لەوەی دەکات بەڵام 100% نییە و ناتوانین ئەمە هەر ئاماژەیەکمان دیت بڵێن ئەوە ئاوایە یەک لەو شتانە وەکو گوتمان حرەکەی دەست زۆر گرنگە ئەمە تێبینی کەسی بەرامبەر بکەین کاتێک کەسێک دادەنیشیان ڕادەوەستی کاتێک دەستەکانی کراوەیە ئەوە وا پیشان دەدا کەسێکە متمانەی بەخۆی هەیە ڕاوەستان بە وەکو دەڵێن بە قیتی
بە ئەوەی خۆمان ئەوە پیشان دەدا کە متمانەت بە خۆت هەیە. هەندێک جار هەیە لەوانەیە کەسی مەغروریش هەر بەو شێوەیە ئەو کەسێک کە خۆی بەزل دەزانێتن ئەویش بەو شێوەی مامەڵە دەکاتن یان بەو شێوەی ڕادەوەستی، بەڵام بە شێوەیەکی گشتی تعبیر لە متمانە بەخۆبوون دەکاتن. کەسێک کە شانەکانی بۆ یەک هاتیتەوە ئەوە پیشان دەدا کە کەسێکە متمانەی بەخۆی لاوازە. سەر بەرزکردنەوە زیاد لە حەدی خۆی نەبی و زیادیش سەری خۆت نەنوێنی، ئەوە پیشان دەدا کە کەسێکی متمانەت بە خۆت هەیە. قسەکردن کاتێک کە قسە دەکەی تۆنەکەت مام ناوەندیە، ئەوەش دیسان دێتەوە سەر تۆنی دەنگ، لەوانەیە ڕاستە و خۆ لە زمانی جەستە نییە، بەڵام ئەوەش هەر کاتێک لە زمانی جەستە کە باسی زمانی جەستە دەکرێت تۆنی دەنجیش دەتواندرێ ئیشارەت پێ بکرێتن. هەندێک ئاماژە هەیە مەسەلەن یەک لەو شتانەیە بەڕاستی دووری نێوانیان، تۆ کاتێک کە دادەنیشی لەگەڵ یەکێک هەوڵدا دووری نێوانت بە گوێرەی پەیوەندیەکەت بیتن. کاتێک کە ئەمە تەمەشا دەکەین کەسێک زۆر نزیک لە یەک دانیشتینە، ئەوە ماناوا پیشان دەداتن کە ئەتوو پەیوەندیەکەت زۆر بەهێزە، یان باش ینی نزیکترین هاوڕێتە، یان ئەوەتە مەسەلەن هاوسەرتە ئەگەر لەگەڵ ڕەگەزی بەرامبەر بیتن. ئەوە طبعاً کەسێکی کاتێک کە بە دووری ڕادەوەستی وا پیشان دەدا خاصەتەن 2 مەترە 3 مەتر لە نێوانتان ئاماژەیە لە ئەوەی کە ئەتۆ ئەو کەسە ناناسی. دکتۆرە تا چەند لە نێوان زانستی ڕوخسارناسی ئەمە پرسیاری هاوکاران مە لە ژووری کۆنتترۆل منەیگەێنم بە جەنابەت، تا چەند زانستی ڕوخسارناسی و زمانی جەستە لێک نزیکن یا تەواوکەری یەکترین یا ئەتوانین بڵین ئیشەکان بۆ یەکتری تەکاملەکەن تەواویەکەن؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ کاتێک کە باسی ئومەتی ئیسلامی دەکات كمثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. يعني هەمووی وەکو یەکە، يعني کو کاتێک کە بڵێن تایەک دەگری تایەکە تەنها لە سەرت نییە یان لە دەستەکانتە یان لە قاچەکانتە. زمانی جەستەش ڕوخسارە، دەستەکانە، حرەکەی جسمیە، حاڵەتی نەفسیە، هەر هەمووی وەکو یەک ئیش دەکاتن، بیانی بەیەکەوە بە ئینسیجامەوە بە تەناغۆمەوە. ئەگەر ئەوە طبعاً حاڵەتە طەبیعیەکەیە، ئەگەر وەکو لەگەڵ مەسەلەن ڕوخسارت لەگەڵ دەستەکانت لەگەڵ تەواوی جسمت لە هاو ئاهەنگیدا نەبوون، ئەوە دەتوانین بڵێن حرەکەکە دروست کراوە. چونکە لەوانەیە جاری وا هەیە ئەتوو زەردەخەنەیە بە چ دەزانین ئەمە ئەو زەردەخەنەیە دروست کراوە طەبیعی نییە، کاتێک تەنها لێوەکەی ئاوا لێ کردێ، لێوەکەیتی زەردەخەنە لە ڕووی نییە، لە دەموچاوی نییە، لە چاوەکانی نییە. بەڵێ دکتۆرە، وەک دوا پرسیار ئەو ئەندامانەی لەشی مرۆڤ بۆ نمونە دەموچاو سەر بەگشتی، شانەکان، کەپوو، با بڵین چاو، تەنانەت برۆ، کامیان زۆر گرنگن لە زمانی جەستەدا، کامیان ڕۆڵی زۆر کاریگەرە بینێ ینی؟ یەکەمیان ڕوخسار ئەوە لە هەمووی گرنگترە، لەبەرەوەی ڕوخسارمان چی دەگریتەوە؟ طبعاً دەومان، لێوەکانە، چاوەکانە کە بەشێکی زۆر گرنگە. تەمەشاکردن چەندەها زۆر تەمەشاکردن هەیە، مەسەلەن برۆیەکانە کە بەرزی دەکەیەوە، گرژی دەکەیەوە، یعنی هەمووی ئاماژەی یعنی دەتوانی زۆر زیاتر تعبیراتی زیاتری پێ بکەی لەوەی لە دەستە، لە قاچەکانتە، یان لە ڕاوەستانتە، لە دانیشتنتە، لە ڕۆیشتنتە. ئەوەی دەموچاو بەڕاستی زۆر زیاتر تعبیر دەکاتن لە زۆر شتی دیکە، و هەر بۆیش حەز دەکەم وەکو دواخەڵ ئیشارەت پێ بکەم. ئێستا لە سۆشیل میدیا کاتێک کە نووسین تەنها بەبێ ئیمۆجی بوو، نووسینێکی وشک بوو، نەیدەتوانی هەست و سۆز و
میزاجی ئەو کەسە بگەینی نەیدەتوانی معنایەکان بە تەواوی بگەینی هەستان ئیمۆجییان لە بۆ زیاد کرد ئیمۆجی تعبیرکردن لە تووڕێی تعبیرکردن لە پێکەنین لە دڵخۆشی لە زەردەخەنە لە شەرم لە هەموو ئەو جۆرەشتانە تەنها بۆ ئەوەی بتانی معنایەکە بە تەواوی بگەینی بە دڵنیاییەوە ڕوخسار لە هەمووی گرنگترە. دەستخۆش زۆر بەڕێز دکتۆرە سێوین عەلی مامۆستای زانکۆ و ڕاهێنانی پەرەپێدانی مرۆیی سوپاس کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و لەگەڵمان بووی ماندوومان کردی دەست خۆش بێت.